دەبێت چەندین کاتژمێر بەم شێوەیە چاوەڕێ بن تا خوێنیان پاک دەبێتەوە، چونکە گورچیلەکانیان سست بۆ و دەبێ هەفتانە چەند ڕۆژێک ئامێرە پزیشکیەکان لە نەخۆشخانەکاندا ئەو کاریان بۆ بکەن. بەڵام بەهۆی سەختی دۆخی ژیانەوە ناتوانن وەک پێویست بێن بۆ نەخۆشخانە، جارێک بەهۆی ترسی بۆردومانەکان و جارێکیش بەهۆی نەبوونی و گرانی کرێی تاکسیەوە. نەخۆشخانەی نەجار دوا نەخۆشخانەیە کە لە کەرتی غەزە مابێتەوە و چارەسەری شوشتنەوەی گورچیلەکانیان بۆ بکات. بەڵام بەهۆی زۆری نەخۆش و کەمی پێداویستی پزیشکەوە تا دێ دۆخەکە تێیدا خراپتر دەبێت. بۆیە بە ناچاری ژمارەی سەردانیەکانی بۆ نەخۆشانی گورچیلە کەمتر کردوتەوە. بۆ من زۆر قورسە تا دێم بۆ ئێرە. هەندێک جار ئەمبوڵانس دەمهێنێت، هەندێک جاریش نامهێنێت. دەبێت 20 شکێڵ وەک کرێ بدەم ئەگەر بە تەکسی بێم. چۆن دەتوانم ئەو پارەیە بەدەست بێنم؟ من دانەمەزراوم وە هیچ کارێکم نییە، هیچ پشتیوانێکیشم نییە، تەنها خوددا لە دۆخی من تێدەگات. من پێشتر هەموو هەفتەیەک 3 جار شوشتنەوەی گورچیلەم بۆ دەکرا. هەر ڕۆژێکیان پێویستی بە 4 کاتژمێر هەیە. ئێستا بەهۆی شەڕەوە تەنها دەتوانم 2 جار بێم لە هەفتەیەکدا. بۆ هەر جارێک تەنها 2 کاتژمێر دەمێنمەوە. ئایا 2 کاتژمێر بەسە بۆ کەسێک کە گورچیلەی لە کارکەوت بێت؟ بێگومان نەخێت. بەشێک لەو نەخۆشانە ئاوارەی ناوچەکانی دیکەی غەزەن و سەرڕای سەختی دۆخی دەربەدەربوونیان نەخۆشی گورچیلە هێندەی دیکە ژیانی لێ سەخت کردوون. شەڕ بووە بربەز لە بەردەم ژیانم. بڕیار بوو لە 8 ئۆکتۆبەر گورچیلم بۆ بچێندرێت، بەڵام بەداخەوە لە 7 ئۆکتۆبەردا شەڕ دەستی پێکرد و خەونەکان میورد و خاش کرد. هیوادارم دەنگم بە جیهان و با وڵاتانی عەرەبی بگات تا بتوانن لە سەختیەکانی ژیانی ئێمە تێبگەن. لە کۆی زیاتر لاسی نەخۆشخانە و بەهۆی هێرشەکانی ئیسرائیل لە دوای 7 ئۆکتۆبەرەوە 21 دانیان بە تەواوی لە کار کەوتون و ئەوەش بارقورسیەکی زۆری خستۆتە سەر ئەوانەی کەماون. لە کاتێکدا ژمارەی دانیشتوانی کەرتەکە زیاتر لە 2 ملیۆن کەسە. زیاتر لە نیوەی ئەو ژمارەیەش ئاوارە بوون بۆ شارۆچکەی ڕەفاح.